نەریتی جەژنانە لە مێژووی ئیسلامدا چۆن جێگیر بوو و یەکەم جار لە سەردەمی کێ جەژنانەدا هێنرا و کێ دەیبەخشی و بە کێ دەبەخشرا. پێدانی جەژنانە لە جەژنەکانی ڕەمەزان و قورباندا نەریتێکی کۆنی مێژووی مسلمانە و تا ئێستاش بەردەوامە، بەڵام لە سەردەمێک بۆ سەردەمێکی تر گۆڕاوە. لە سەردەمی ئێستادا زیاتر با منداڵان لەلایەن گەورەی خێزانەکانەوە دەبەخشرێت، بەڵام سەرەتای ئەو نەریتەکە داهێنراوە جەژنانە نەدراوە با منداڵان. بە گوێرەی گێڕانەوە مێژوویەکان دیاردەی پێدانی جەژنانە لە مێژووی مسلماناندا بۆ سەردەمی دەوڵەتی فاتیمی لا میسر لە سەدەی چوارەمی کۆچی بەرامبەر بە سەدەی دێمی زاینی دەگەڕێتەوە. لە سەردەمی خەلیفەی فاتیمی موعیزە دینەڵڵا لە پێنا ئەوەی خۆشەویستی خۆی زیاتر لە دڵی میسریەکان جێگیر بکات بڕیار دەدات بە دابەشکردنی شیرینی و ئامادەکردنی خوانی گەورە و دابەشکردنی پارە و دیاری و جلوبەرگ بەسەر خەڵکیدا لە ماوەی جەژنەکاندا. ئەوەش بەو مانایە دێت جەژنانە لەلایەن فەرمانڕەوای دەوڵەت لەسەر کارمەندانی دەوڵەت و خەڵک دابش کراوە، نەک خەڵک لە نێوان خۆیاندا. ئەو پارە بەخشینەوەش پێی وتراوە تەوسع کە بە یەکەم شێوەی جەژنانەدا دەنرێت. برێو ڕسمەکە بە جۆرێک بۆ کاتێک لە بەیانی ڕۆژی جەژن خەلیفە لە کۆشەکەی وەدا دەنیشت و سەرپەرشتی پارە بەخشینەکەی دەکرد. درهەم و دیناری زێڕی بەسەر هەر کەسێک بۆ جەژنانە بەهاتەوە دابش دەکرد. ئەوە جگە لە دابشکردنی جلوبەرگ و شیرینی لە ڕێگە و بانەکاندا. بەڵام لە دوای سەردەمی مەمالیکەکان سەرڕایەوەی ڕێو ڕسمەکە بەردەوام بووە، بەڵام ئەو کات جەژنانە بە جامکیە ناونراوە. وشەکە لە زمانی تورکیەوە وەرگیراوە کە مانای پارەی تەرخان کراو بۆ جلوبەرگ دێت، واتە بۆ ئەوە ئەو پارەیە دراوە خەڵک جلوبەرگی نوێی بۆ جەژن پێ بکڕن. نەریتەکەش بەو جۆرە بووە بڕێک پارە بە فەرمانی ڕاستە و خۆی سوڵتان بە بۆنەی جەژن بۆ فەرمانبەرانی دەوڵەت و سەرباز و بەرپرسانی تریش خەرج دەکرا. لە سەردەمی عوسمانیەکاندا شێوازی جەژنانە گۆڕا، واتە لەلایەن دەوڵەتەوە خەرج نەدەکرا، بەڵکو بووە کەلتور و نەریتێکی میلی و خەڵک خۆیان ئەنجامیان دەدا. ئەمەش وەک دەربڕینی خۆشی بەتایبەتی لا گوند و دەشتەکان بەهۆی خراپی دۆخی بژێویەوە ئەو کات جەژنانە تەنها پارەی نەدەگرتەوە، بەڵکو دیاری و جلوبەرگ و خۆراک و بابەتی تریشی دەگرتەوە. دوای کۆتایی هاتنی دەسەڵاتی عوسمانیەکان جەژنانە بەو کەلتورە تا ئێستا لە نێو مسلماناندا جێگیر بووە، بە جۆرێک سەرۆکی خێزان یان کوڕا گەورەی ماڵ دەیبەخشێت و ئەوانەشی وەری دەگرن منداڵەکانن.